ساحیرە بەناوبانگەکەی جیهان لە بەردەم دادگایە لەسەر سەحنە و تەختەی شۆکانی جیهانەوە بۆ بەردەم دادگا لە نمایشی هێزی ونکردنی مرۆڤەکانەوە بۆ دەرکەوتنی وەک تۆمەتبار لە بەردەم دادگا لە جوڵەی خێرا و تەکنیکی بەرزی فێڵکردن لە چاوەوە بۆ ئاشکرابوونی فێڵەکانی تەردەست و ساحری بەناوبانگ دەیڤد کوپەرفیلد لە یەکێک لە نمایشە شۆ ئامێزەکاندا کە هەر جارە و بەشێک لە ئامادەبووان بەشداری پێدەکات و لەسەر شانۆونیان دەکات بەڵام یەکێک لە جارەکان بەخت یاوەری نابێت و بەهۆیەوە لە دادگا خۆی دەبینێتەوە لە یەکێک لە نمایشەکاندا کە ژمارەیەک لە ئامادەبووان بەشداریان تێدا کردووە لە کاتی پرۆسەی ونکردنەکەدا کاتێک بە پەلە و لە پشتی هۆڵی شانۆکەوە بەڕاکردن بەشداربووەکان دەگوازنەوە بۆ شوێنێکی تری هۆڵەکە تا وا پیشانی ئامادەبووانی تر بدرێت کە دەیڤد ونی کردوون یەکێکیان دەکەوێت و سەری زیانی پێدەگات و تووشی خوێنبەربوون دەبێت دواتر ئەو کەسە سکاڵا لەسەر دەیڤد تۆمار دەکات لێرەوە پەردە لەسەر جوڵەکانی دەیڤد لا دەدرێت و ئەو هێزەی ساڵانێکە نیشانی دەدات لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بۆ هەمووان ڕوون دەبێتەوە کە هیچ حەقیقەتێکی نەبووە بەڵکو ئەو هێزی لە بێهێزی بیرکردنەوەی ئەوانی تردا پەیدا کردووە با بزانین ئەو جۆرە لە سحر و جادووە چییە و مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە سحر یان جادوو نەریت و شێوازێکی جوڵەیە لەلایەن جادوگەرەوە بەکاردەهێنرێت دەیەوێت لە ڕێگەی هەندێ جوڵە و تەکنیکەوە بە پشتبەستن بە هەندێ مادەی بەردەست دەست بگرێت بەسەر هێزدا جا ئەو هێزە هێزی کۆمەڵایەتی بێت یان هێزی سروشتی خولیای مرۆڤ بۆ بە بچووک نیشاندانی ئەوانی تر و خۆ بە مەزنزانینی خۆی هەر لە سەرەتای مێژووەوە بوونی هەبووە مرۆڤ کاتێک لە دۆخی سەرەتاییدا درکی بەترس کردووە ویستوێتی لە ڕێگەی قوربانی یان لە ڕێگەی دەست بە سەرداگرتنی ئەو ترسە ئارامی بۆ خۆی بگێڕێتەوە ڕۆژ بە ڕۆژ تەکنیکەکانی سحر و جادوو بەرەو فراوان بوون و گەشە سندن هەنگاو دەنێن کە خۆیان دەبیننەوە لە نوشتە دەست خوێندنەوە قاوەگرتنەوە جوڵەی خێرا و خەڵەتاندنی چاو تا دەکاتە تەردەستی و نوێترین هەوڵیش بۆ دەست بە سەرداگرتنی زانیاری لە ڕێگەی بورجەکانەوەیە سحر لە زمانی عەرەبیدا بۆ هەموو شتێک بەکاردێت کە وێنە حەقیقیەکە بشارێتەوە و وێنەیەکی تر نیشان بدات بەپێی ئەو پێناسەیە بێت تەردەستی و زۆر جوڵەی تری ڕۆژانی مرۆڤ دەچێتە ژێر چەتری ئەو ناساندنەوە هەوڵدان بۆ جیاکردنەوەی تەردەستی لە سحر نیشاندانی وێنەیەکی ساختەیە تاوەکو سحر بە فۆرم و شێوازێکی تر خۆی نیشان بدات لە کاتێکدا لە جوڵە و تەکنیکدا هەمان کردارن وەک چۆن لە هەردوو لادا مەبەست نیشاندانی قودرەت و هێزی کەسەکەیە بەرامبەر بەوانی تر مرۆڤناسی سکۆتلەندی جەیمس فریزەر لە کتێبی هونەر و سحر دەڵێت خەڵک بە هەڵە بیریان لە بیر و بۆچوون کردوێتەوە بەوەی کە هەمان سیستمی سروشتیە پێیان وایە مادەم دەتوانن پیادەی کۆنتڕۆڵکردنی بیر و بۆچوونەکانیان بکەن ئەوا دەتوانن کۆنتڕۆڵی شتەکانیش بکەن جەیمس فریزەر سحر و جادوو بە تەواوی ئەو بەشانەی کەلەی جوابوونەتەوە دەگەڕێنێتەوە بۆ خۆناغە سەرەتاییەکانی بیری مرۆڤایەتی لەو پۆلێنکردنەدا کە جەیمس فریزەر دەیکات سحر دووەم قۆناغە و دەکەوێتە دوای ئەفسانەوە لە ئەفسانەدا مرۆڤ و سروشت دوو کۆکراوەی یەکتر بوون بەڵام لە قۆناغی سحردا مرۆڤ دەیەوێت هێزی سروشت کۆنتڕۆڵ بکات زێدی ئەو شێوازی کارکردن بە سحر و جادوو دەگەڕێتەوە بۆ گەلانی دیجلە و وادی ڕافیدەین لە ناویاندا بابل وەک منبع و سەرچاوەی سەرەکی سحر بووە بەر لە 5,000 ساڵ پێش زاین سحر بوونی هەبووە دوای بابلیەکان گەلانی فارس درێژەی پێدەدەن دواتر دەگاتە هەندستان و چین و ئەفریقیا پاشان بەرەو ئەوروپا و ئەمریکا میسریەکان بەر لە 1500 ساڵ پێش زاین کاری سحریان ئەنجام داوە و خودای جادوو سحریان هەبووە بە ناوی بلسیفۆن سەرەتای پەرەگرتن و بڵاوبوونەوەی سحر دەگەڕێتەوە بۆ فەرمانڕەوا و حکمڕان و فرعونەکان چونکە سەرکردە سیاسیەکان لە ڕێگەی ئەوانەوە ویستویانە زۆرترین زانیاری بەدەست بهێنن تا ڕۆڵیان هەبێت لەوەی دەست بەسەر تەواوی هێزەکاندا بگرن لەبەر ئەوە لە مێژوودا کەم سەرکردە هەبووە سحربازی خۆی نەبوو بێت بەتایبەت فرعونەکان لە میسر سحر لە سەردەمە کۆنەکانەوە درێژ دەبێتەوە تا سەدەی 15 و 16 و سەرەتای سەدەی 17 تاوانی کەسی سحرباز و جادوکەر و هەموو ئەوانش کە جاڕی زانینی ئایندە دەدەن کوشتن بوو تا سەدەی 18 لە دوای ئەو کاتەوە سحر وەک کردارێک ئاسایی بووە لە جیهاندا و بە ئازادی ممارەسە کرا لە ئێستادا بەپێی هەندێ سەرچاوە لە وڵاتانی عەرەبیدا زیاتر لە 25,000 ساحر هەیە لە وڵاتی ئەڵمانیادا زیاتر لە 8,000 لە ئەمریکا و زۆربەی وڵاتانی تریش ڕێژەیان زۆر زیاترە
بەپێی ڕای بەشێک لە پسپۆرانی دەروونناسی ئەوانەی بەو جۆرە مامەڵە دەکەن نەخۆشی حەزی مەزنایەتی پاڵیان پێوە دەنێت و بە پێوەری دەروونناسی ئەوان خوددان دەروونێکی ناکامڵن. دکتۆر عەلی وەردی کۆمەڵناسی عێراقی لە کتێبی وانەکانی ژیانمدا دەڵێت مرۆڤ بە ئەندازەی زانینی بڕوا بە شتەکان دەهێنێت. لێرەوە دەزانین کە تا ڕادەیی بەدەمەوەچوونی ئەوان زیاتر بێت ڕادەی زانین سنووردارترە و دوورکەوتنەوەیەکی تەواوەتیشە لە یاسا و ڕێسا زانستیەکان وەک چۆن ساحرێک بۆ نیشاندانی هێزی خۆی دێتە لای زانای بواری فیزیا ستیڤن هۆکینگ و پارچەیەک وەرەقە لە ئەرزەوە بە تەکنیک بەرز دەکاتەوە بۆ ئاسمان وەک ڕەتکردنەوەی هێزی کێشکردنی زەوی. بەڵام ستیڤن هۆکینگ لە وەڵامدا پێی دەڵێت نمایشێکی جوان بوو بەڵام ڕاست نەبوو، یاساکان پاڵپشتیت ناکەن. زۆر جار ڕوودەدات لە تەکنیک و جوڵەی ئەواندا هەندێک هەڵە ئەنجام دەدرێت کە ئاکامەکەی چوونە دادگایە وەک دەیڤد کوپەرفیلد تاکە چارەسەری سیحر و جادو هیچ نییە بەدەر لە تێگەیشتن و بە ئاگاهاتنەوەی مرۆڤ تا پارە بۆ فێڵکردن لە خۆی خەرج نەکات.